سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەرینم بە یارمەتی هاوکاران و دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروان کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. لە هەولێر و دوهۆک 13 کەسی دیکە تووشی کۆڕۆنا بوون و لە پارێزگای سلێمانیش 12 حاڵەتی دیکەی توش بوون تۆمار کران. هاوپەیمانەتێکی جیهانی پێکهاتوو لە 50 وڵات هەوڵی دۆزینەوەی ڤاکسینێک دژی کۆڕۆنا و کۆکردنەوەی زیاتر لە 7 ملیار دلار دەدات. ئەمریکا بۆ جاری دووەم هاوکاری پزیشکی و 150 ئامێری هەناسەی دەستکرد بۆ ڕوبەڕووی کۆڕۆنا دەگەیەنێتە رووسیا. لە هەولێر و دوهۆک 13 کەسی دیکە تووشی کۆڕۆنا بوون و لە پارێزگای سلێمانیش 12 حاڵەتی دیکەی توشبوون تۆمارکران. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەیەنێت لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومان لێکراوانی ڤایرەسی کۆڕۆنا لە سنووری قەزای چەمچەماڵ 5 توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا دەستنیشانکران کە 4 لە توشبووەکان دانیشتووی ناحیەی تەکەی کاکەمەندن و بەرکەوتووی توشبووە کۆچکردووەکەی پێشوون و توشبووەکەی تر دانیشتووی ناحیەی شۆڕشە و نیشانەی ڤایرۆسەکانی هەبوو. واتە ئەو نیشانانی کە لە ڤایرۆسەکە هەیە دەری دەخات لە کەسەیە هەبوو. وەزارەتی تەندروستی ڕاشی گەیاند 7 کەسی دیکە لە هەولێر تووشی کۆڕۆنا بوون. توشبووەکان 3 پیا و 3 ئافرەت کچێکی تەمەن 16 ساڵان و سەرجەمیان بەرکەوتووی توشبووانی پێشوون. وەزارەتی تەندروستی ڕوونی کردوێتەوە 1 توشبوو دانیشتووی گەڕێکی کوێستانە و 6 توشبووەکەی دیکە دانیشتووی گەڕێکی هەولێری نوێن. هەروەها 6 توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە شاری دوهۆک دەستنیشان کران. توشبووان کە دوانیان ئافرەتن 4یان منداڵن، هەمویان بەرکەوتەی توشبووانی پێشوون و دانیشتووی ناوشاری دوهۆکن. لە دەڤەری گەرمیانیش 7 کەسی دیکە تووشی کۆڕۆنا بوون کە 3 ئافرەت و 3 پیا و کچێکی 18 ساڵان و هەمویان بەرکەوتەی توشبووانی پێشوون. دوانیان دانیشتووی گەڕێکی بنگرد لە قەزای کەلار، 3 تر گەڕێکی شەهیدان لە قەزای کەلار و 2 توشبوو دانیشتووی گەڕێکی کوڵەجۆ لە قەزای کفری. جێگری پارێزگاری دوهۆک ڕای دەگەێنێت لە ماوەی قەدەغەی هاتوچۆ توانراوە تا ڕادەیەک دۆخەکە کۆنتترۆل بکرێت و ئەو شوێنانەی ڕێگەپێدانیان هەبوو دەکرێنەوە و سبەینێش مزگەوتەکان دەکرێنەوە. جێگری پارێزگاری دوهۆک داواش لە هاوڵاتیان دەکات خۆیان لە میوانداری و سەیران بپارێزن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ. ایک دعوت دا آجیت ایک مهوانداری دا کو گروپ ایک بود نزدیک 100 کسا کو بونه 3 جارا مهوانداری چکیه کو بوی اگر 52 کسا توشی ویروسی بونه گلک او زحمت او ارکو ماندیبونا هیزن امنی و دیسا تیم ساخلمی دیتی بود استیشان کردن و برکفتا اوید کو الگل وی کسی آنجی گل وی گروپی تکلی کری آنجی برکفت کری پترش 500 کسا بونه زبرنده دوباره اینه و خوب دور بخن جوان خرفبون و جوان مهوانی و مهوانداریا دیسا سفر کردن و درکتن هندی ببیتن هندی ممکن دخواست کین رجایت کین هیوید کین کو کیم ببن هر دمل ده توی وقتی جدا کسی دیسا خرفت بنو درد کردنو و هر جهه که بیتن هندی چه بیت خرفبون چه نبیتن بس دیسا که دمام کو دزگور کو او بهنه کار اینان صباحی روزا اینیا خطبه رزگرتن بو دیسا کو بیژن هسته ی آینی خلک پارزگاه ها دو که بریار ها دادن مزگفجی بهنه وکنه بس دیسا داخواز زانایت آینیت کن ایکتیا زانات کن اوقاف دو کت کن ماموستاد کن کو پیگیر بند پر رنمایت ی ساخلمیه کار اینانا یا دزگور کو و ماسکا. طبعا دوای ئەوەی کە هەواڵەکانتان پێشکەشەکەین و داتاکانی ئەمڕۆمان پێتان دەڵێین لەگەڵ دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروان باز لەم بابەتەش دەکەین کە سبەینێ ڕۆژی هەینیە و نوێژی جومعە بەڕێوە دەچێت هەروەها لەبەر ئەوەی تا ڕادەیەکی زۆر پشووە ڕۆژی هەینی ئێمە خەڵکی ئێمە ڕاهاتوون لەسەرەوەی کە بڕۆنە گەشت و سەیران باسی ئایا بتوانین گەشت بکەین توانین سەیران بکەین ئەگەر کردمان چۆن ئەگەریشنا ئەوە دیارە هۆکارەکەی چییە و لە ناو مزگەوتیشا چۆن تەعامل بکەین هەموو ئەم بابەتە و بابەتێکی زۆر گرنگتریش کە ئەویش ئەوە بوو هەمومان چاوەڕێمانە کرد لە هاوینە ئەم ڤایرەسە لە ناو برێت دوای ئەو بابەتە پێکەوە لەگەڵ هەردوو پزیشکی ئازیز باز دەکەین.
لە عێراقیش 672 کەسی دیکە تووشی کۆڕۆنا بوون و 15 کەسی دیکەش گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی عێراق ئاماری 24 کاتژمێری توشبووانی کۆڕۆنای نوێی لە سەرتاسەری وڵات ئاشکرا کرد و ڕایگەیان 672 کەسی دیکە تووشی کۆڕۆنا بوون و 15 کەسیش گیانیان لەدەستدا. هەروەها 243 کەسی دیکەش چاک بوونێتەوە. بە گوێرەی وەزارەتی تەندروستی عێراق کۆی ژمارەی ئەو پشکنینانی ئەنجامیان داوە گەیشتووەتە 272259 پشکنین. هاوکات زۆرترین ژمارەی توشبوون و گیان لە دەستدان لە شاری بەغدای پایتەخت تۆمارکراوە. بەم شێوەیە کۆی ژمارەی توشبووان لە عێراق بە ڤایرەسی کۆڕۆنا گەیشتە 800,840 کەس. لەو ژمارەیە 4338 کەس چاک بوونەتەوە و کۆی ژمارەی ئەو کەسانش کە گیانیان لەدەستداوە گەیشتوتە 270 کەس. لە عێراق 8,000 تێپەڕاندووە و ژمارەی مردنیش هەیە. بەڵام ئێمە بابزانین لە هەرێمی کوردستان بارودۆخەکەمان چیە؟ پشتمان بەستۆ بەو زانیاریانەی کە لە داشبۆردی فەرمانگەی میدیا و زانیاری هەیە و لەبەردەستە بۆ هەمووان ئێمەش ئێستا ئەمڕۆ دەمانێت لەسەرەوە هەندێک زانیاریتان پێ بدەینێ. ئامارەکان بە شێوەیەکی گشتی دڵخۆشکردنین. ئامارەکان پێمان ناڵێت کە ئێمە هەر لەم بەرنمەیەوە کە چەند بەتوانین بڵین 2 مانگ لەمەوە پێشکە ئێمە ئەم ئامارە نەمان پێشکەشە کرد ژمارەکان زۆر لەمە کەمتر بوو. تەنانەت دەتوانین بڵین نیوەی ئەمەش نەبوو چونکە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان 930 کەسمان هەیە کە لە سەرەتاوە تووشی ئەم ڤایرەسە بوون. ئێستا حاڵی حاضر 444یان چارەسەرکراون بەڵام 470یان لە ناو نەخۆشخانەکانن. بەس لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو ئێمە 20 حاڵەتی نوێ دەستنیشان کراوە بەداخەوە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان بە هەمویانە بە کۆی گشتی 16 حاڵەت ینی 16 کەیس هەبووە کە جانی لەدەستداوە. ئەگەر بە پێی شارەکان تەمەشاکەین بزانین داتاکان چی لێت بوون وونە لە هەولێری پایتەخت کە ئەگەر هات و ئێمە تەمەشای نەخشەکەشی بکەین کۆی توشبووان تا ئێستا 299 کەسە 233 کەسیان چارەسەر کراون سێیانیان جانی لەدەستداوە 63 کەسیش ئێستا لە ناو نەخۆشخانەی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنان کە دواتر دکتۆر هەڤاڵ ئەمڕۆ ئەم بەیانی لەوێ بۆ پێمان بڵێ لێپرسم بزانام حاڵەتی ئەو نەخۆشانە چ بووە چونکە حەوت توشبووی نوێشمان هەیە. بە هەمان شێوە لە پارێزگای سلێمانی ژمارەکە بەداخەوە کە ئەتوانین بڵین پشتی شێری توشبووان کەوتۆتە ئەم پارێزگایەوە و هەمووشمان لە هەواڵەکانی چەند ڕۆژی ڕابردوو کە هەمومانی تووشی شۆ کرد ئەوە بوو کە ئەو ژمارە زۆرەی لە یەک ڕۆژە لە سلێمانی تۆمارکرا کە وەکووتمان ئێمە ڕانەهاتین لەگەڵ ئەو جۆرە ژمارانە. بەداخەوە ئێستا 512 کەسە لەوێ چەندیان لە ناو نەخۆشخانەکانن ئەوان لەوێ ئەو کێشەیە هەیە لە شاری سلێمانی کە ئەو لۆدە زۆرە ئەو زەختە زۆرە ئێستا کەوتۆتە سەر نەخۆشخانەکان کەواتە توشبوون بەم ڤایرەسە مانای ئەوەیە تو ئەچیتە شوێنێکەوە پڕە لەو کەسانەی کە تووشی ئەم ڤایرەسە بوون لەوانەیە ئەسڵەن شوێنی وەکو پێویستت بەرنەکەوێ لەوانەیە لە ئاگا لێبوون لەبەر نەخۆشەکانی کە باری تەندروستیان ناجێگیرە نەفریانەکەون پزیشکان و کارمەندانیش فریانەکەون بتوانن وەکو پێویست لە خزمەتی تۆ بکەن بۆیە باشترین شت ئەوێ نەهێڵین توش بین. تا ئێستا لەوێ لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 7 کەسی تر توش بووە. لە دوهۆکیش ژمارەکە زیادی کرد پاش ئەو کۆبوونەوە خێزانیەی کە وەکو داوەتە وەکو مارەیە ژن گواستنەوەی بۆیە ئێستا دوهۆک 97 کەسی توش بوو لەوانە تەنها 26یان چارەسەرکردن لە سەرتاوە. ئێستا 70 کەسیان هەیە ئەوانیش بە هەمان شێوە لە شوێنی چارەسەرکردنی کۆڕۆنا بێگومان زەختێکی زۆریان لەسرە لۆدێکی زۆریان لەسرە قەت ئەو ژمارەیە نەبووە لە پارێزگای دووەک بەداخەوە لەگەڵ ئەم حاڵەتانەیە و لە 24 کاتژمێری ڕابردووش 6 حاڵەتی نوێیان هەبوو خۆشبەختانە جان لە دەستدانیە. پارێزگای هەڵەبجە ئێستا ژمارەکەی بەم شێوەیە ماوەتەوە ئێستا نەخۆشخانەکەیان کەسیتیانە ئەوەی کە بە تایبەتە بە چارەسەرکردنی کۆڕۆنا. هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە دەست بەم ژمارەوە بگرن مەهێڵن زیادکە ئێوەش بە ئێوە دەکرێت بۆ ئەوەی کارمەندانی تەندروستی بۆ ئێوە ببنە نمونەیەکی زۆر باش بتوانن شارەکەتان بە خاوێنی بمێنێتەوە بۆ ئەگەر هات و خوا نەخواستە لە پارێزگاکانی تریش پێویستیان بە کارمەند و پزیشکانی ئێوە بوو بتوانن هاوکار بن. ئەمە بە شێوەیەکی گشتی ئامارەکانە بابەتی زۆر گرنگترمان هەیە دەچمە لای میوانەکانم وەکو پێشتریش لە بەرنامەی دوێنێ باسمان کرد کە ئەویش هەریەکە لە بەڕێزان دکتۆر هەڤاڵ فارس خۆی پزیشکی فریاکەوتنی
پزیشکی پسپۆڕی فریاکەوتنە بەڵام لە سەرەتای دروستبوونی ئەم بابەتە و ئەم کۆڕۆنایەوە لە نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنا کار دەکات و هەروەها برای عزیزم دکتۆر شێروان نانەکەلی کە ئەو پزیشکی پسپۆڕی هەناویە و هەروەها مامۆستای زانکۆیە و پسپۆڕی لە کارەندام زانی هەیە دووبارە بەخێر بێن. زۆر سپاس. لەسەر بارودۆخ و داتاکان ئەمڕۆ لە نەخۆشخانەی ئیماراتی بووی کە چووی نەخۆشەکان بینیوە بارودۆخەکە چییە دکتۆر؟ بەڵێ زۆر سپاس. سەبارەت بەو نەخۆشخانەی کە ئێستا نەخۆشخانەی ئیماراتین بە شێوەیەکی گشتی بارودۆخی زۆربیان جێگیرە بەڵام بەشێکیان ئەوکو دوێنش باسمان کرد نیشانەکانیان تونتر لێ دەرکەوتووە و یەک لەو نەخۆشانش کە دوێنێ داخل بوو ئەوڕۆ بینیم زۆر بەتوندی نیشانەکانی هەیە ئەویش هەوکردنێکی توندی هەیە لە سیەکانی وەتە ماکەکان مزعفات هۆکارەکەەوە بوو درەنگ هاتبوو بەڵێ بە تەواوی ئەو ڕۆکە قسم لەگەڵی کرد پاشەوەی کە لێم پرسی چۆن بووە ئەویش چەند ڕۆژێکە علامەتەکانی هەبوو بەڵام تاخیر هاتە تاخصە نەخۆشخانە تاوەکو نزیکەی 3 ڕۆژ لە بۆ 4 ڕۆژ تاخیر بەوەشیان لەبەر ئەوە زیاتر مزعفات دەست پێ دەکات. ئەوان تر بە شێوەیەکی گشتی تاڕادێک بەڵێ تەندروستیان جێگیرە هەندێک نیشانیان هەیە بەڵام لەژێر چارەسەردان محاولە دەکەین بەپێی ئەو پرۆتۆکۆڵ و دەرمانانی کە هەیە بە ماوەیەکی زۆر کەم نەخۆشەکان دەروچن ئینشاءالله. زۆر باشە. ئەمە شتێک دەوروژێنێ دکتۆر شێروانی ئێمە ئەوکو تازە ئاماژەشم پێکرد لەوانەیە خەڵکانێکی زۆریش چاوەڕێی ئەو جوابە بن. ئێمە چاوەڕێمانە کرد هاوین بێ و ئیتر ئەم ڤایرەسە بە تەواوەتی نەمینێ و ئەگەر بە تەواوەتیش نەبیانی وای لێبێت تۆزێک مشکلەمان کەمێتون چکە خۆتان زانین ئارئۆی ڤایرەسەکە بە حساب پێویستە لە هاوینە لە پلەیەکی گەرمی بەرزە کەم بێ. ئارئۆکە کەم بووە یان مەسەلەن هۆکاری ترە کەوای کردو ئەمە زیاد چکە ئێمە سەرجان لە دەستدانیشمان هەیە. بڵێ ئەگەر بگەڕێنەوە ئەڵلقەکانی قەدیمی بەرنامە کۆڤید-19 لە چاپێکردنێک لەگە هەر خۆت بووین باسی ئەوم کرد کە من دڵنیا نیمە کەەوە لە هاوین ئەو دەم بابلێن لە بەهار بووین ئەو نەخۆشە کۆتایی پێبێتن وا دیاریشە قسەکەمان ڕاز دەرچووە. ئەو ماوەی گەڕانش زۆرم کرد بە شێوەی ئەکادیمی بابزانین هۆکار چییە بۆچی ئێستا گەرمایەکی زۆر هەیە و ئەوەی چاوەڕوان کرا بوو کە ڕووی نەدا. لێرە یەک ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوەی کردکەوە دڵخۆش مەبن بە هاتنی هاوین بە هاتنی گەرما ئەو نەخۆشیە مەرزنیە کۆتایی بیان کەم بێتەوە لە وەرزی گەرما بە پێچەوانەوە زیادی کرد. یەک دووش حتا ئەو بابنێن بەناوبانگترین دکتۆری ئەو بوارە لە ئەمریکا فاوچی هەمان ئاماژێ بەو خاڵێ کرد دڵمان پێ خۆش نەبێتم. لە هەمان کات ئەگە بێت و ئێمە تەمەشای قەتەرکەین تەمەشای ئیماراتکەین تەمەشای سعودیاکەین ئەو شوێنانە زۆر گەرمە ڕێژەی توشبوونی گەلێک زۆرمان هەیە ڕۆژانە لە وڵاتانە بۆ یانی ئەمە لەچ ئەو بنەمایانە ئەومان کرد. لێکدانەوەکی زانستی ئەوەیە یەک ئەو ڤایرۆسە نوێیە زانیاریەکان نەگەیشتە تەمەنی زانیاریەکان نەگەیشتە ساڵەکی و توێژینەوەکان بەردەوامن بۆیە ئەو زانیاریش ئێستا زیاد کرێسە زانیارەکانی دیکەوە گەرما ئەو با بڵێن فاکتەرێنیەکەوە بکاتن بڵاو بوونەوە و توشبوون بەو نەخۆشیە کەم کاتەوە. ئەو یەک دوو ئەمە نابی لە بیرکەین لەشمان پلەی گەرمای ناوەوە باسی دەرەوە ناکەن ناوە لە ڕووی فسیۆلۆژیەوە باسکەین 36.6 تا 37.7 پلەی سیلیزیە ئەوە سابتە ئەوە نەگۆڕێ ما بین ئەو دوو ژمارەیە باش و ئەگەر بچینەوە ینی ناو زانستی بنەڕەتی با بڵێم خۆی ئەو ڤایرۆس و بەکتریانەی کەوا لە لەش دەدەن و تووشی نەخۆشی دەکەن حەزیان لە پلەی گەرمی 37واتە باشترین پلەی گەرمە بۆ زیادبوونیان و توشبوونی مە بە نەخۆشیەکە و چالاکیان ئەو پلەی گەرمایە. باش ئەو شوێنانەی کە ئەو ژمارە زۆرانێک کات ئێستا جەنابەت ئاماژەت پێدا شوێنێک بوون ماڵەوە بووە داوت بووە شوێنی وا بووە کە بڕوان ناکەم پلەی گەرماوێن دەرێ 45 بیتن لەوانی هەر لەو دەوری 25 بووە بۆ 30 بۆ بۆشتە چوا بووە مەڕیدا هەبووە ئیشی کردووە لە فێن کاتی دانیشتون باب ئەوە شتەچکەیە تەمان بە ئێستا شتەچکە بەو دوایی کە بەرچاوم کرد با بڵێن دەرێتن ئوسترالیا گە بەرەو وەرزی زستان بچیتن ئێستاکە بن بە وەرزی زستان دەستن با بڵێن وان هەندێک لە گەمە جوایزە ژمارەی توشبان بەرەو کەمی چووە واتانی ئێستا چاوەڕوان بین
زستان بێ بۆ کوژمارەکە بەرەو کەمی بچی وەلو یعنی دیسان هەیە دەڵێتنا لەوانەیە شەپۆڵێکیکە بێتن لە وەرزی زستان باش ئەوانە کە سەرەتای دروستبوونی ڤایرۆسەکەش لە زستانەوە ئەوانە چمان بدەیت ئەوانە پێمان دەڵێت پشت مەبەستن بە پلەی گەرمای ئەگەر دڵت خۆشە بە ئەوەی کە گەرما زیاد کاتون ئەو نەخۆشە بەرەو کەمی بچتن نەخێر بەڵام بە چ شتێک کە بە دڵنیاییەوە کە با بڵێن زۆر ینی چەندین توێژینەوە سەد پێ دەڵێت دەتوانی کەمیکەوە خۆ پاراستنەکەیە واتە دیسان دەگەرێنە سەخاڵە یعنی هەرە جەوهریەکان ئەوەیە باشە خۆپاراستن لە زستان باشترەکریان لە هاوین بڕێتەوە ئەو لەسەر با پرسیارێکی تر بکەم بە نەوەیەکی تر نازانم ئەگەر لەسەر ئەوە دکتۆر هەڤاڵی شخصێکی هەبێ بۆ نمونە ئەگەر هاتوو ڤایرۆسەکە لەسەر سێرفسێک بێ لەسەر سەطحێکی ئاواهی بێ من ئێستاش هەر پێم وایە لە گەرمایەکی زۆر و گەرمای هاوین بۆ سەرەن ئەوەی کە هەتاو لی دەدا یان ناو داشبوڵی سیارەکەتە یان سوکانەکەیە لە گەرماکەی ئێستا زووتر ئەو ڤایرۆسە تێک دەشکێ و لە ناو دەچێت مقارنەیەکەین بە زستان بەڵام ئێستا تەبرید هەیە ئێستا فێنکەرەوە هەیە هەموو ئەم شتانە هەیە پێدوانی ینی مەسەلەن چەند دەرەوەش گەرم بێ کە تۆ خۆت فێنکت کردەوە جەوێکی لەوانێ مولائیمتر بۆ ڤایرۆسەکە دروست بکەی بێگومان خۆی گواستنەوەکە زیاتر لە کەشی شێدار لەو کەشە زیاتر ڤایرۆسەکە نەقل دەبێت نەقلبوونی ڤایرۆسەکە لە نێوان دوو کەس زیاتر لە شوێنە داخراوەکان لە ناو ماڵ دۆ شوێنانی کە لێک نزیکی دادەنیشین خۆمان ناپارێزین یعنی تو لە دەرەوە کە دەڕۆی بە تەنیای کەسێکی لەگەڵ نیە جەوەکە ئەگەر سارد یا گەرمبی زۆر بە کەمی ئەو احتیمال هەیە کە ڤایرۆسەکە لە شوێنێک لێ بۆ بگازرێتەوە لەبەرەوە ئەوەی کە خاڵی جەنابەت باس کرد مەسەلەی فێنچی لە تەبریدی ناوسارێ لە ماڵەوە لە شوێنتر بێگومان چکەمە زیاتر لە شوێنان کۆ دەبینەوە جەوەکەش ملایمە بەڕاستی خاستن ئەو شوێنان کە داخراون شێ ینی مەڕدە پێ دەکەی یاخۆ سپلیت پێ دەکرێتن بە هەمان شێوە ڕتوبەت هەیە لەو شوێنە و ڕتوبەش دیئەیەکی زۆر گونجاو بۆی ڤایرۆسەکە بگوازرێتەوە ینی لەگەرەوە خاڵم بڵێ بەڵام ئەوەی کە ئەو پرسیاری کاک دکتۆر جوابی داوە مەسەلەی پلی گەرمی ئەمە بەڕاستی ئەو ڤایرۆسە لەبەر ئەوەی شتێکی نوێ بوو زانیاری زۆر کەم بوو لەسەری ڕۆژانە چەندین هەواڵ چەندین زانیاری نادروست بڵاو دەکراوە لەسەر ڤایرۆسە کە لەوانەیە لە چەند ئەو سەر چاوانە بەشێکیان تەنها بۆ ئەوەی بتوانن ژماری بینێرخوایان زیاد بکەن بۆ ئەوەی لایک بۆ سەرچاوەکان خۆیان زیاد بکەن بێ دڵنیاییەوە شتێکی برن ئیزافە بکەن لەسەوەی کۆمپانیای فۆردئی بابنێن ئۆتۆمبیل چی کرد لە ئەمریکا داهێنانێکی کردیا داهێنانەکە چێرە کە ئەو ئۆتۆمبیل هێتە فۆرد بەتایبەتی ئەوانی پۆلیسیان ئەوانی کە نەخۆش هەڵدەگرن دەبێ کۆمپانیاکە زۆرێک لە شتەکی باڵێن بەرمەجەکی ئیزافە دەکاتن پاشان ئەتوو لە دەرەوە بەداگرتنی دوگمەچی بۆ 5-6 خولەک گەرمی ئەو سیارەی ناوەوە زۆر زیاد دەکاتن دەگاتە 55 چەشوە ئەوەش ڕاستە ئەو باڵێن شوێنانی وەکو دەشبول ئەوانە ئەو ڤایرۆسە سەری نامنێ چکە ڤایرۆسکە دوو شوێنمان هەیە لە بۆی لە دەرەوەی لەش و لە ناوەوەی لەش دەرەوەی لەش لەوانەیە ینی کاریگەری سا شتێکم بە خیاڵدا هات مەسەلەن ئێمە لە زستانە کە ئەگەر هات و تەنانەت گەرمیشمان پێ بکردە هەیە جاروبار پەنجەرەکردنەوە ئەگەری زۆرتر بوو ئێستا کە تەبرید هەڵەکەی یان کە سپلیت لە ماڵە هەڵەکەی پەنجەرە ناکرێتەوە مەعادە ئەو ماڵانەی کە زیاتر سوود لە فێنکەرەوەی کە خۆمان پێڵین مبڕیدا ئەوەی کە ئاوی تێگرێ و ئەبێ لەو سەرەوە پەنجەرەیە کرابێتەوە من ئەوە ڕەئیەکەی منە لە هاوینە بە پێچەوانی ئەوەی کە تەسەور دەکرا پەنجەرەکان زیاتر داخراوترن چونکە گەرمای نیۆڕوانی ئێمە ئەگەر تۆ بتێ فێنکەرەوە بەکاربێنی پێویستە شوێنەکە داخراوە بێ و بەداخەوە ئێستا هەمووشمان کەمتر بێتە حملی گەرماکەین ینی کە دەبێ پەنجەرەکان داخرابێ لی گەڕێ با سپلیتەکە ئیشکە هەر قانونی ئیشکردنی سپلیتی ژوایە بێ ئەو شوێنە داخراوە بێ بە هەمان شێوەی تەبریدی ناو سیارەش نسا پرسیارێکم ئەگەر تەبریدەکە هەڵکەین لە ناو سیارە باشتر نییە بیکەینە هەوا فرێشەکە باشتر هەوا گۆڕچێ بێ ئەوەی کە زۆری توێژینەوەکان باسی ئەوەی دەکەن لە کلۆس ئینڤایرۆمنتانی لە ژینگەی داخراو ئەگەری با بڵێن توشبوونەکە زیاد دەکات لە بەرچی لەبەرەوەی کە ئەتوو ئەو کەسێک کە قسە دەکات ئەو کەسێک کە پشمینە گیان دەکۆخی ئەو هەوای لە دەوی دەرەستن کە هەمووی بە لەیزەری تەسویر کرا چەند دەڕوا و چۆن دابەدەکردن ئەوە ئەگەری توشبوونیت زۆر زیاد دەکات باشە لە شوێنی داخراو حتا ئەگە مەسافەی نێوان با بڵێن ئەو دووریە نێوان ئەو کەسانی داشتنە مەترونی وەکو 2 مەتریش بیتن لەبەر ئەوی ژینگەکە داخراوە هەمان هەوا دەسوڕێتەوە
ئێستانە پاشماوەشکە بۆ سەکەشت پێدا بڕم ئێستا وەزارەتی تەندروستی دەرەنجامی نوێی ڕاگەیاندووە لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومانلێکراوان و توشبووان 5 دوژبووی دیکەی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ لە شاری هەولێر دەستنیشانکران کە ئەوانیش دوو پیا و تەمەنیان 67 و 51 ساڵە و ئافرەتێک 75 ساڵە و دوو منداڵ تەمەەن 14 و 11 ساڵانن هەمویان بەرکەوتوی توشبوانی پێشون بەیانی وابزانام ئەو نەخۆشانە هەمویان دەبینی نازام هەینییانە دوو توشبووی دانیشتووی ناحی خەلیفانن یەک توش بوو دانیشتووی گەڕێکی بەهار شاری هەولێرە یەک توش بووش دانیشتووی گەڕێکی فەرمانبەران شاری هەولێر یەک توش بوو دانیشتووی گەڕێکی باداوی شاری هەولێرە کە ئەم ژمارەیە ئێستا ئێمە پێشترێ ینی یەک جار یان دوو جار دکتۆر سامان دەرەنجامی نوێی بڵاو دەکردەوە بەداخۆ ئێستا تقریبان خوا بۆ ڕۆژە نەکەوای لێ هاتوو ئێمە کولی سەرە سەعاتێک بچین سوشیال میدیا چێکین تەماشای کەناڵەکانی ڕاگەیاندن کەیم زانین چی تازە هەیە قسەکەتم پێ بڕیت ینی ئەوە لەو حاڵەتە بوو کاتە تۆ لەگەڵی فرێشەکە بکرێتەوە هەوا فرێشەکە بەدڵنیایە ناو ئۆتۆمبیلەکە کەمەگەری توژبوونەکەی کەم دەکات شوێن چەندی داخراو نەبی ئەگەری توژبوون کەمتر دەبێت ڕاستیان دەرگا لەبەر چی ینی ئەو سێرکولیشنە نامێنێ ئەو سوڕانی ڤایرۆسەکە نایێتەوە باشترین شارەزای دیزایانی نەخۆشخانەکان لەگەر ئەوەنە ئەو هەوای لە ژوورەوەیە ئەویش زۆرێک لە تەعاملێک لەگەر بکرێتن بێتە دەرەوە و فلتەر کرێتن و بە شێوەک لە شێوەکان ئەو هەناسە پیسێک کە ڤایرۆس شتواتێدا لە ناو ببدرێتن لە ماڵەوە زۆر گرنگە ئەو ڤێنتیلەیشنە ئەو گۆڕینی هەوایەکە ناوە ینی بەدڵنیایی و زۆر گرنگە پوختە ینی ئەوەیە کە گەرما وەکو پێویست هاوڕێمان نەبوو پێویستە شوێنەکانیش ناو بەناو دەهوێ بکرێت پێش بچینە سەر بابەتی سەیران و نوێژی هەینی حەزم لێ هاوژین جەمال هاوکارمان لە سلێمانی وەربگرین هاوژین ئەم کاتت باش ئەمڕۆ لە سلێمانی ژمارەی توشبووان 12 کەس بوون و هەروەها دوو جان لە دەستدانیشمان هەبوو بە شکڵێکی عام بارودۆخی نەخۆشخانەکانی کۆڕۆنا لە پارێزگای سلێمانی چۆنە ئەگەر بە من و میوانەکان و بینەرانی خۆشەویستیش ڕابگەین. بەڵێ سڵاوتان لێبێت دەمکاتەتان باش دکتۆرۆک و خۆشە داماژت پێدا ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی دوو هاوڵاتی کە دوو پیاون بە ڤایرۆسی کۆرۆنا گیانە لەدەستدا هاوکات 12 هاوڵاتی دیکەش بە توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیاnkەوێ پێش ئێستاش بەڕێبەتی تەندروستی چەمچەماڵ ڕێگەیاند کە 5 هاوڵاتی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون کە 4 لەو هاوڵاتیانە دانیشتووی ناحەی تەکی کاکەمەند و هاوڵاتێکیش دانیشتووی ناحەی شۆرشە ئەوەی ئێستا لە پارێزگای سلێمانی دەگوزارێت جیاوازە لەو تەوژمە یەکەمی کە ڤایرۆسی کۆرۆنا هێنای بەسەر پارێزگای سلێمانیت چونکە لە ماوەی ڕابردوودا وەکو بەرپرسانی تەندروستی ئاماژیان پێدا و کەسانی تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبوون کەمتر نیشانەکانیان لێدا دەکەوت بەڵام بە پێی زانالانی کە دەست هێمەکەوتەوە ئێستا نزیکەی 50 هاوڵاتی لە نێو نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نیشانەکان لێ دەکەوتووە ژمارێک لەو کەسانش کە ژماریان دەبۆ 11 کەسە بارودۆخی تەندروستیان ناجێگیرە بۆیە ئێستا وەکوی دوێنێش کە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بڵاوی کردەوە نەخۆشخانەی شەهید دکتۆر هێمن کە ناسراوە بە نەخۆشخانەی جمهوری دەرخان کراوە بۆ توشبوانی کۆرۆنا ئێستا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی استراتیژی کارەکەیان گۆڕیوە چونکە ئەوان باسییان لەوە کردو ئەم ئامارانی کە ئێستا بڵاو دەکرێنەوە ئامارانی کە سەرەتا ئەوان لێ دەترسان بۆیە ئێستا استراتیژی کارەکان گۆڕیوە بۆ کەسانی کە نیشانەکان لێ دەرنەکەوتووە پشکنینیان کردووە لە شوێنێکی تایبەتەوە لە هۆتێلێکی تایبەتە دایانناون بەڵام ئەوانی دیکە کە نەخۆشیەکان لێ دەرکەوتو نیشانەکان هەیە لە نێو نەخۆشخانەکانان بۆیە پێشبینی دەکرێت چەند ڕۆژی داهاتوو ژماری توژمان لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر بێ بە چەند هۆکارێک لەو کارانەوەیە پاشەوەی کە دوێنێ قەدەخەی هاتوچۆ هەڵگیرا و وەکو پارێزگاری سلێمانی کە من ڕاستەوخۆم لەگەڵ کرد پێش ڕاگەیاندنی ڕێکارە تەندروستەکان و ڕێنمایە تەندروستەکان ئاماژەی بەوە کرد کە ئەوان لەسەر دوو بنەما کار دەکەن یەکەمیان خۆپارێزی هاوڵاتیان دووەمیشتیشیان توندکردنەوەی ڕێکارەکان لەوێن دەستگاکانی دەوڵەتەوە ئەوەی یەکەم کە لە سلێمانی دەبینرێت هیچ پابندبوونێک ئەتوانین بڵین زۆر بەکەمی دەبینرێت قەرەباڵخی لە شوێنەکان هەیە دەستکێش و دەمامک کەمتر بە هاوڵاتیان دەبینرێت هەرە مەژوا دەکات کە ژماری توشبوان و هەروەها هەڵگرانی ڤایرۆسەکە زیاتر بن بۆیە ئێستا ئەو نەخۆشخانانی کە لە سنووری پارێزگای سلێمانی تایبەت کراون بە توشبوانی کۆرۆنا نەخۆشخانی ئاسا و نەخۆشخانی سەرچنا 65 قەرەوەڵیان تێدایە نەخۆشخانی شەهید ئاسۆ 150 قەرەوەڵی تێدایە و نەخۆشخانی شەهید دکتۆر هێمن کە ناسراوە بە جمهوریەکە 100 قەرەوەڵی تێدایە ئەمانە تایبەت کراون بە ڤایرۆس توشبوانی کۆرۆنا بۆیە ئەگەر بێت وەکو پارێزگاری سلێمانی ڕێگەیان بارودۆخەکەەوە بەردەوام بێت ڕێژەی توشبوون زیاد بکات و هاوڵاتیان کەمتر پابند بن ئەوان مناچار دەبن وەکو ئەو ڕێکارانی کە لە چاوڵاتێکی تر گیراوەتە بەربووی کە پێویستە هاوڵاتیان لە ماڵەوە بن و خۆیان کەرەنتینە بکەن تاوەکو بارودۆخیان سەختتر دەبێت ناچارن تەنیا چارەسەر و کەسانە بکەن کە بارودۆخیان
ناهەموار دەبێت وەکو بە پارێزگاری سلێمانی ئاماژەی پێێتەکە ئەگەر بێت و هاوڵاتیانیش پابند نەبن ئەوان ڕێکارەکانی کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنایشان پێ ناکرێت وەکو پشکنین ناتوان پشکنین بکەن چارەسەر ناتوانن بکەن و کەرەنتینەکردنیش دەتوانن کەمتری بکەنەوە یاخود هەر نامێنە بەو پێی کە ئەوان تەنیا چارەسەری و کەسانیان پێ دەکرێت بارودۆخەکەیان قورسە و بەتوندی نیشانی ڤایرۆسەکان لێ دەرکەوتووە وەکو دەبینێت ئێستا هاتوچێ ئۆتۆمبیل ئاساییە سەرجەم شوێنەکان مۆڵەکان و شوێنە گشتیەکان هاوڵاتێکی زۆری تێدا دەبێت ئەمڕۆ من لە ناو بازارم هاوڵاتێکی زۆر لە نێو بازار دەبوو ئەتوانین بڵین بارودۆخەکە ئاوایە کە هیچ توشبێکی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی تۆمار نەکراوە کە ئەمەش ئەو ڕێکارە توندەی و مەترسی دارانەیە کە پێشتر حکوومەتی هەرێم وەکو وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ پارێزگاری سلێمانیش دوێنێ بڵاوی کردەوە. زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەداخۆ هاوژین کە جۆمان لێ ئەبێ ینی هێشتا بەشێک لە هاوڵاتیان قەناعەتێکی تەواویان بە بابەتەکە نێنەوە هیوادارین ئەوانیش ڕێگاکانی خۆپارێزی وەکو تۆ و هەموو ئەو هاوڵاتی ئازیز و خۆشەویستانی کە پابندن و هەروەها حاڵەتەکان بە گوێی خۆیان گوێیان لێبێ بە چای خۆیان بیبینن کە هەمیشە شاشەی کوردستان 24 دەوێت ئەو ڕاستیە بە هەموو لایەک بگەێنێت دەست خۆش بێ و ماندوو نەبی و ئاگەر لە خۆت بێ. دکتۆر هەڤاڵ زۆر بە کوردی ئەمە بێمە سەرتەوەری مزگەوت و سەیران بەس ئەوەم پێ بڵێ ئەوە ڕێگایەکە کە ئیتر وابزانم لەوانەیە وەکو پارێزگای سلێمانی پارێزگاریش دەڵێ مەجبورین ئەو کەسانی کە ئاڕازیان کەمە نیشانەکانیان کەمە یان نیانە لە ماڵۆبیان هێڵینەوە لە ڕووی زانستیەوە مەترسیەکەی چی ئەگەر بگەینە ئەو مەرحلەیە. بڵێ ئەمە پێشتر باسمان کرد دوێنش لە ئەڵلقەی دوێنش باسمان کرد کە ئەمە هەموو مەترسیەکە ئەوەیە کە باردۆخی لە کۆنتترۆل دەربچێتن چکە لەو کاتەمە ناتوانین ئەوانەی کە تەنها هەڵگری ڤایرۆسەکان لە نەخۆشخان داخلیان بکەین لەبەرچی ژمارەی گیان لەدەستدان لە مانجی سێ و چار کەم بوو بۆ کارەکە ئەو کە ئێمە بە دوای ڤایرۆسەکەدا دەگەڕین ئەوانی کە نیشانیان نەبوو دەمانهێنان داخل دەبوون لە خەستەخانە کە ئەگەر هەر نیشانەشان لێ دەرچوو باە تووشی سەرەتای دەرکەوتن مزعفات باە بەهۆی چارەسەر کۆنتترۆل دەکرا لەبەرەوەی گیان لەدەستدان کەم بوو بەڵام ئێستا لەبەرچی گیان لەدەستدانەکە زیاترە لەبەرەوەی ئەوانە درەنگ دەری نەخۆشخانە نیشانی هەبوو درەنگ دێتن و لە هەمان کاتیشدا ئەگەر ئەتو نتوانێت زووتر بهینە نەخۆشخانە و ئەوانە هەمووی لە ماڵەوە کە لەوانەیە شخص با هەیە کە تو نیشانی نەبوو بەڵام پاشی دووسێ ڕۆژ نیشانی لە دەربچی لەوانەیە ئەهمال بیتن لەوانەیە پەیوەندیت پێ نەکاتن ئەوەش مەترسی ئەوە هەیە کە مزعفات بەهێزتر دروست بیت و ئەویش گیان لەدەست بداتن بەرەو مەترسەکە لەوەیە کە ئەگەر بەو شێوەیە بەردەوام بی لە کۆنتترۆل دەربچی ژمارەیەکی زۆری ئازیزان و خۆشەویستانمان لەدەست دەدەین هەموو خەڵکیش پێشتری هەریان و فڵان کەس کە کۆچی دوایی کرد نەخۆشیێکی تری هەبوو بەڵام ئێستا دەبینین گەنجە ئێستا ئەوانەی ئێستا هەمووی هۆکارەکانی بەهۆی ماکەکان و مزعفاتەکانی کۆرۆنا بوو ئەوانی کە بەو دوایە کە ژمارە 11 وەرزام 11 حاڵەتی گیانی دەست بەداخەوە بەو وەزبێ وزارە هەمووی هۆکارەکانی مزعفاتی ڤایرۆسەکە بووە ئەگەر مەکات بمێنێتەوە دوای دێنێ سەر ئەوەی کە بۆچی ڕێژەی مردن دوای ئەبێت تەحلیلێکی زانستی بۆ بکەین بەس لەسەر بابەتی چوونە مزگەوت بە شێوەیەکی گشتی و نوێژی هەینی چونکە ئەمەزانی شعارێکی دینی پیرۆزە و وەکو چۆن بڵین بە پێی ئاینی ئیسلام فەرزە کە ئەبێ خەڵک نوێژی نیوەڕۆی هەینی بکە. دکتۆر شێروان ئێمە هەمومان نەزانین بەیسکێک هەیە کە ئەوەیە دوورکەوینەوە لە یەکتری ینی مەسافەمان ینی وەکو چۆن ئێستا ئێمە دانیشتین مەتر و نیوەگە بێوانێ دکتۆر هەڤاڵ چکە تۆ لە بیدایەتەوە لەسەر ئەوە مناقەشەت بوو مێزەکەت وتە مێزەکەت گەورەیە کاکە گەورەیە و دەزانم تۆ زیاتر خەمی ئێمەشت بێ زیاتر لەبەرەوەی خۆت ڕۆژانە دەچی توشمان نەکات ڕۆژێک دکتۆر شێروان ئەو ستاندەردەی کە ئەبێ بینی خەڵکەکان لێک دوور بن و ڕاگررتنی دەستەکان بە خاوێنی چ لە بە دەستکردنی دەستکێش و شوشتنی و هەروەها ئەو ماسکەش کە باز دەکەی ئەبزام ئەوە ستاندەردە کە ئێستا پێشێبێنی نابرنامەکە لەگەڵ دکتۆر هەردیشکە لەگەڵمانە بوو باسی ئەومانە کرد ئێستا باسی ئەو بکەین تایبەتمەندیەکانی نوێژی هەینی پاشانیش دوای دێنە سەر سەیران و گەڕانەکەی خۆمان باجارێت لە حەزم لێ ڕێی هەردووکتان لەسەر نوێژی هەینی بزانن با لە تۆ دەست ئەمە لەوەی دەست پێ دەکەن کە ئەوە فەرزە تاڵ فەرزە بەڵام لە هەمان شتیش دینی ئیسلامی پیرۆز ئاینی ئیسلام پیرۆستن بنەمایەک هەیە یەک لەوانە مەسەرەن پاک و خاوێنی لە بڕوادای لە ئیماندایان چەندی ئەو کەسە پاک و خاوێن بیمانەوێ بڕوای برێن باشترە دووەمینیش ینی ئەو کەسانی کە دەستەمێن دەرێ هەمویان بە لایەنێکی ئاینی پیرۆز بە نیەتێکی باشەوە دەچن بۆیە
تکامان وایە ئەو باڵێن چەندی دەکرێتن ئەو مەسافەی ما بینیان نێوانیان زیاتر بیتن ئەوە یەک ینی مەترونی وەگیان 2 مەتر بیتن و هەم لە پێش پاش و هەم لە لاتەن شتەکان خطبە دوو بەشەوە نیە بەشێکیان گوێگرتنە لە مامۆستا بەڵێ ینی کاتە دانیشتون بینی دانیشتەکان چەند بێ ینی لەمە بەستت لەوەیە ینی هەناسیان بۆ یەکتری نەگەڵێت بەڵێ چەندی دەکرێتن ئەوە یەک دووەم ئەگەر یەکێک تەمەنی گەورەیە یان نەخۆشە تکایە نەچتن لە ماڵەوە وەڵەو ئەمن ینی داوە لێبوردن دەکەم ئەم لە ڕووی تەندروستیەوە قسێ دەکەم ئەم ئەو مافەم نییە لە ڕووی ئاینیەوە قسێ بکەم ینی فتوای بدەم و مافی من نییە بەسم لە ڕووی تەندروستیەوە دەرێم با لە ماڵەوە بیتن خۆی چارەسەر کاتن نەوەک ببتە هۆکار بەوەی بە گواستنەوەی حتا گەر مەرزنیە کۆڕۆنەوی نەخۆشیێک کە بیتن کە ئەگەری گواستنەوەی هەیە لە ماڵەوە بیتن سێم ئەو مزگەوتانەی کەەوە با بڵێ مناوی دەنێ ساحیبە ئەوانی کە پەر ئەوان ئیش دەکە هەوا کێشەکە ئیش دەکاتن لەو کاتە ئیش بکاتن دەرگا و پەنجەرەکان کراوە بن پێویستە لەوانێ ژمارەکەشیان زیاد بکرێەوە نیە ئەگەر نەیتی دانێن با ینی وەکو بڵێن دەست پێکەن دوسەیەچکە دانێ سێچارشکە دانێن هەوا گۆرچێ بکرێتن دەرگەکان پەنجەرەکان کراوە بیتن و دەتوانانی مەسەن حتا ئەگەر لە حەوشەبی یان لە دەرەوە بکە دەبینین زۆر جار وایان کە شتێکی زۆر باشەوە بی ئەگەری توشبوون بۆ کەمترین ڕێژە دانێن و ئەم دوسێشتکەش هەیە لەکوانە مەجال هەبیتن یەک لە خاڵەکان ئەوەیە ینی چەند کەسێک لەو مزگەوتە خۆیان بکەنە بەرپرسی خاوێنی مزگەوتەکەی تاان مزگەوت خاوێنترین شوێن و پیرۆستترین شوێن ئەوە مناقەشی لەسەنی بەڵام بۆ نمونە ئەو کۆمبارانی ئەو مافرێن ڕاخسرایە بە بەردەوام بشورێ و دنیای گەر زوو لەبەرەوەی کاکتۆر خاڵەکەیە کە ئەمە نیچوانمە لە سەوێندەدادنێن یعنی لەوانەیە ئەگەری هەیە با بڵێن هەناسەکەشمان ینی کە ئەمن نوێژم کرد و چوم پاش ماوەش کێکشکار لەو شوێن نوێژی کرد دەڵێتن ئەو ڤایرۆسە توانای هەیە بە ڕۆژ بمنێتەوە لەسەر قماش و ئەو شتانە و سوف زۆربەی فەرشەکان نۆکێتەکان نێوانیان هەیە ئەوەی هەیە ینی من شتێکی تریش ینی بەڕێز مامۆستای ئاینی ئەو لەسەرەوە وەستاوانە ینی پێتوانیە لەوانەیە ڕێگە پێدراویش بێ تو ئاماژەت پێکرد ئێمە کەسمان مختص نین لە بۆی شریعەتە بەس ئەتوانێت ئەو تەداخولکە بڵێ ینی هەل لە بیدایەتی چکە هەمویانی لێ دیارە بڵێ تۆزێک دوورکەونەوە یان تۆ دەوری مامۆسات چۆنە بینی لە کاتی خۆتبەکە بڵێ لە ناو مزگەفتەکان مامۆستانی بەڕێزی ئاینی بەڕاستی ئەوان قائیدن لەوێندەرێ و هەمووی پابندە بەو وتەی کە مامۆستا بەڕێزەکە بەو ڕێنمایی کە مامۆستا بەڕێزەکە دەریدەگومە بەڕاستی ئەرکەچی ئەخلاقی ئاینی ئینسانی لەسەر مامۆستایانی ئاینی کە هەموو ڕێکارە تەندروستیەکان وەکو خۆی جێبەجێ بکەن بە تایبەت خۆمان دەزانی لە مزگەفتەکان بەشێکی زۆر لەوانی کە ئامادە دەبن بەتەمەنن بەڵێسانی بەتەمەنن کەسانی کە چەندی نەخۆشی درێژخانیان هەیە کەوانی احتیمالی توشبوونیان زۆر زیاتر لە کەسێک سەرەتا گوتم ئەوانە ینی ئاگاداریان بین زۆر کە تووشیش دەبیتن بەڕاستی احتیمالی ئەوەی کە نەخۆشەکە بەتونتر بگرێت زۆر زیاتر لە کەسێک تر کە گەنج بیتن لەبەرەوە بەڕاستی ئەمن ینی ئەو بەو شوەیە متەفاعلنیمە بەڕاستی کە ڕێنمایە تەندروستیەکان لە سەردە مزگەفتەکان بەداخەوە وەکو خۆی جێبەجێ بکردن من دڵنیام بەیانی یعنی تەسەوڕ دەکەم نیوەی خەڵکەکە ئەو ڕێنمایی کە هێز جێبەجێ بکاتن دەستەوانە و ماسکە بیتن و پێشتر باسکرا بکە هەریەکە دەبێتن بەرماڵی خۆی ببات و گردی بباتن تایبەت بخۆی و دڵنیام ژمارەیەکی کەم دەیبا و دڵنیاشم هەمووی لە تەنیشت یەک دەبێتن کە ئەوە لێرە ئەرچی مامۆستا ئاینیە بە جۆرێک یعنی ژمارەکە نازم چۆن ڕێک دەخرێتن چکات و لە مزگەفتێک ئەگەر تواناکەی بخۆی 200 کەس بیتن هەر 200 کەسێک بچی بە دڵنیاییەوە ئەکید شان بەشان یەکتر دەکاتن بە دڵنیاوی لە تەنیشێکدا بەجاری تێدانی هەروەکو جەناب باسی بەسەمە لایانی تەندروستەکە وەردەگرین ئەمە زۆر نیشانی باشیش هەیە مەسەن لە مزگەوتەکان وێنەیان دانایێت بەدەست خۆشیەوە بەڕاستی زۆر بێ زۆری مامۆستایەکان ینی ئەو ڕێنمایانە پێیان دەڵێم ئەرچی ئەو کەسەیە کە دەچی ینی بێن دەست شێش و دەمامچی دانابیتن دوورەکەی بپارێزی ئەگە شوێن نەبوو لە ژوورەوە بابستە حوشەکە بابستە دەرەوە ئەوەنی ئەومە زۆر زار دیتە کێشەی دەرەوەش لەوانەیە ئێستا لەبەر بەرماڵش لەگە خۆی بە ئەو خاڵێک کە باس کرد زۆر گرنگە کە بەرمای لەگە خۆی دەچکە بەرماڵی خۆیتی بە ببرێ شتەکە ئی خۆیتی و دەگەرێتەوە لای خۆی بنەک ینی ئەو بە شێوەک لە شێوەکان هەرکو ئێستا کابرین ناشکرێ بەرماڵەکە یەکسەر باتەوە ژووری ژوورەوەی زنە بە لەبەر هەتاو هەڵی بە دڵنیای و نابێت ئێستا بەرماڵە لەو سیارەکە بەجی بێت نابێتەوە لەگەڵ خۆی گواستنەوەکەی دەکات یەک عادەتیش هەیە چکە پاکێجێکیان ئامادە کردو لەسەر کرانەوەی ناوبازارەکان بەس من حەزم لێ ئەوەش ئاماژە پێ بکەم ئێمە خەڵکی خۆمان ینی خۆمان باشتر دەناسین زۆر بەمان کە
لە نوێژی هەینی تەواو دەبین برسیشمانە و دائیمەن هەینی لە وڵاتی ئێمە زۆر گرنگی پێدراوە نیوەڕۆکی خواردنێکی باشەیە و زۆر جاریش کە لە مزگەوت ڕۆین یەکسەر ڕاکەین بەسەر سفرەکە لەوانەیە لەوەشە ئاگامان لە خاوێنی جل و بەرگ و دەست و ئەوانش لەو لەحزەیە چکە بەڕاستی من خۆم یەک لەو کەسان کە برسیم بێت بەرچاوم تاریکە بێت لەوانەیە لەو نەوەی من لە ناو وڵاتی ئێمە گەلەگەلە زۆر کاتۆر ئینسانی مسلمان ئینسانی زۆر پاک خاوێنە دەبی ئەو پاک خاوێنش بەشێک لە بڕواایەکەیتی نەک بەس پێش چوونە مزگەوت چەند شتێکەیە لۆ ڕۆژی هەین یەک لەوانە خۆت بشوی ئەو یەک لە باڵێن سونەتەکانیان ئەو خۆشیشنە بەڕاستی خۆی لە خۆی دە زۆرەك لە بۆ پاراستن بەڵام ئەم دێن کە هاتەوەش یان دیسان بۆکو برێن بە زۆر بە جوانی دەست و ئەوانێ بشوە تەنها بۆ ئەوەیە ئەگەری گواستنەوەی نەخۆشەکەی کەم کاتەوە تازە باس کرد باداوەیە ینی بەهارێن گەڕەکە کاروە هەمووی دکتۆر هەواڵ تەواو باسی کەوتی ئێمە پێشتر ئێمە بە دوای ڤایرەسەکە بووین ئێستا ئەگەر تقریبا ینی وای لێ هاتوفاداین ئەو نەخۆش بەڕاستی بزمەکەشی زۆر وەقەتە بچینە ئەو هاوکاران و پاکەجیان دوایە من مۆزوعی سەیرانم لەبیر نەچوە چکە سمەینێ خەڵکیی شلوانی خۆی حازر کرد بێ بەڵام بازار و شوێنە گشتیەکان بە ڕێنمایی توندی وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستان کراونەتەوە بەڵام بەشێک لە هاوڵاتیان و کاسبکاران پابەندی ڕێنماییەکان نین و داواش دەکەن تەواوی هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان لەگەڵەوەی پەتای کۆڕۆنا بە جیهاندا بە شێوەیەکی مەترسیدار بڵاو دەبێتەوە لە هەر وڵاتێک و کۆمەڵگەیەکدا بە شێوازی جیاواز خۆپارێزیەکان بۆ ئەم دوژمنە نەبینراوەی مرۆڤایەتی دەگیرێتە بەر. ئەمەی دەبیندرێت نوێترین جۆری پەیداکردنی بژێوی ژیانە کە بریتە لە فرۆشتنی ماسک لە شوێنە گشتیەکان. ئەم کاسبکارە باز لە شێوازی کارکردنەکەی دەکات. کاسبی دەکەین بەڕاستی وەزعەکە ئیمکانت باز نییە کە دەمام چمی ناقلی بە 500 ناری دەفرۆشم هەموو استفادەك لەو خۆم هەموو استفادەکە زۆر خەرچێکە لە دەیان دەکەن لە بۆ نەخۆشی کۆڕۆنای زۆر باش کاسبیەکە تازە هاتی لە بە ئەو نەخۆشی دەفرۆشم. ڕێکارەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆڕۆنا بە هۆکاری باری گوزەرانی خەڵکو بژێوی کاسبکاران کار ئاسانی تێدا کراوە. هاوڵاتیان ئێستا لە کەشێکی مەترسیداری بڵاوبوونەوەی پەتاکە ڕۆژانە دەچن بۆ بازارەکان و بژێوی ژیانیان پەیدا دەکەن. بۆ ئەو مەبەستا لە نێوان قەدەغەی هاتوچۆی سەرتاسەری و کردنەوەی بازارەکان بە ڕێکاری تەندروستی تونند و تۆڵ لە سەردەمی کۆڕۆنادا ڕای چەند هاوڵاتیەک وەردەگرین کە لەم بارەیەوە کامە ڕێگا بە باشتر دادەنێن. وڵی بەڕێی من منوک و هاوڵاتیەک پێم باشە بازار و شتەکان بکرێتەوە چونکە ئەگەر بازار و شتەکان نەکرێتەوە خۆتە زانی قەیرانە و خەڵک پێویستی بە کار و کەسابەت هەیە لەوەی کار و کەسابەتی خۆیان بکەن باشترەوە باشە بەڵام بە پێی ڕێنمای تەواوە هەر یەکە خۆی بپارێزی ئینشاڵە کەس توش نابێت و بەڵام پێویستە هەمومان ئاگاداری تەندروستیمان بین و بە شێوەیەکی باش خۆمان بپارێزین دەمام و ببەستین و تا بتوانین خۆمان بپارێزین لەوەی هەم خۆمان و هەم هاوڵاتیانی دەوروبەریشمان بپارێزین. ئەمن دوسێ پیاسم کردیە لێرانە زۆر خەڵک ئەبینم ماسک کوشتیان بەستی و زۆر کریشیان ئەبینم کە نەیان بەستیە ئەوانەی نەیان بەستیە زۆرترن. هاوڵاتانیش پابند بن بە ڕێنمایە تەندروستەکان خراپ نیە لەبەر گیانووی خۆیان وڵی دەستکێش و دەمامک بەسی ئەمنە ڕۆهاتمە دەرەوە بەڕاستی کردن خۆم لە ماڵەوە کردن تیرکردبوو لەبەرەوە وەزعە ئێستا بە نوێ هاتیمە دەرەوە من وەک هاوڵاتیەک پێم باشە لە بینی قەدەغی هاتچۆ و کردنەوەی بازارەکان بکرێتەوەنێ خەڵک هاوڵاتی کەسابەتی خۆی بکات بەس بە شەرتەوەی پابندی ڕێنمانەکانی تەندروستی بێت لەبەرەوەی ئێستا ئەرکەکە سەر شانی هاوڵاتی ئەگە پابندە من کارسار ڕوەدا وەکو کاسبکارێک بەڕاستی ئەمە قەدەغی هاتوچۆ لۆمە دەرنانی بەڕاستی ینی لۆ وەک یەکەچ وەچی من ئەم بەنسبەت خۆم سابی خۆم بکەم ئەگە کاسبیەکی نەکەم ئەدی چ بکەم مەعاشەکی وام هەیە برێم بکەم ئەوەن بەڕێی من بازار بکرێتەوە باشتر بەس بەڕێکارێکی تەندروستی باش پەنجەوانە ئەو شتانە بەسن بەس بڕوای هەبی لە 100 دەی ئەمە لە سبێنەوە لە بازاریمە لە 100 دەی دەمامشی بەستایە لە 100 دەی لە 100 دەشی ئەو هەیە. کارەسانی لە ڕێکارەکانی خۆپارێزی کراوە. ئێستا ئەرکی پێشبێگرتنی پەتاجیهانیە مەترسیدارەکە لە ئەستۆی هاوڵاتیانە بە خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و خۆ بە دوورگرتن لە شوێنە قەڵەباڵغەکان ئەگەری بڵاوبوونەوەی پەتاکە کامتر دەبێتەوە. خەلەلم زۆر بینی ینی
کێشە هەیە ئەوە واقعەکەی ئەمە نابێت خۆمانی لێ دوورخین ئەو ڕاستیەکەی خەڵکێک هەیە ماسکە فرۆش خۆی فرۆشیاری ماسکە بەس خۆی دەست و وەڵگرتن و پارەکەی تەندروست نییە نیە ینی بەرەستە چی پیسیش ماسکەکەی دەگری دەداتی کام دیوەی ماسک خەتەرەکەی پێش بەکارهێنان ینی تۆ گەر دیوی ژوورەوەی پیسکەی کە ئاها دەبێ ئەو زۆر ڕێگاکەت کورتریش کردەوە ینی ڤایرۆسەکە محتەرەم لەناو ئەو ماسکەیە گەشەی خۆی دەکات وەنیە دکتۆرە باڵ چیتر دیقەدا من ئەو یەکسەر هاتە بەرچاوم ئەوەی کاکتۆر باسییان مەسلەی وەرگرتنی پارەکەی نەکەر لێ لە هەموو ئەو دوکانانێکە لە ناو بازار دەکرێنە ئەو پارە بخۆتان زان لە ڕووی زانستیەوە پیسنی شتەکە بە هەزاران میلیۆنها ڤایرۆس و بەکتریا دەگوازێتەوە بەرەو وەرگرتنی دەبێت بە شێوەیە بێ خاصن لە ناناوخان و لە فڕنیەکان چکار بۆ دەستەی سەمون و نانەکەت دەداتێ بۆ دەستش پارەکە لێ وەردەگریتن کە لە کەسیشکی وەگرتێ بەڕاستی ئەوانە هەموو پێویستی بەڕێکاری تەندروستی زۆر دەواری خۆمان دەمێکە و توێتی پارە چڵکی دەستە یعنی مەبەستیەوە بۆ یان ئینسان دەبێت تۆزێ بیر لە شەهامەت و پیاوەتی ئەوانە بکاتەوە زۆر بە دوای ئەوەنەوە بەڵام کەسێکی ئاوها کە قوتی ڕۆژانەی دەوێت بۆ لە ڕێگەی فرۆشتنی ماسکەوە لە ڕێگەی فرۆشتنی دەستکێشەوە لە ڕێگەی ئاڵوگۆڕی دراوەکەی خۆی کە ئێمە دوایە پیشە بە پیشە هەوڵین لەسەر ئەم مێزە لە ئاڵلقەکانی ترا باسیکەین ئەوش حەقی خۆیەتی بەڵام ئەویش پێویستە زانیارێکی پێ بکات کە پێویستە مادام تۆ ماسکە فرۆشی ئەبێ پێش ئەو کەسەی تۆ ماسکەکەی پێفرۆشی خۆت ئاگات لە خۆت بێ بۆ ئەوەی هەم ئەویش زەرەر نەکا لەو ماسکەی کە لێت دەکڕێ بۆی ئەگەر لە دووری شۆ من پێم خۆشە هاوڵاتی وەنیە ینی چۆن دیقەتدا تۆساگەر بڕێ بتێ ماسکێک بکڕی لە یەکێک دەتەوێت چۆن بێ کەسەکەی کاکتۆر بە ئەمە لێرە باسی ئەوە بکەین لێرە سێ خاڵ هەیە دەربارەی ماسکی دەمەوێت باسی بکەم یەکەم شت ئەو کەسەکە ماسک ینی بابن بەکاردێنی پێویستە قەناعەتیە بی بڕواتە بی یەکەم شت مادە نییە کە زۆر کەس هەیە مادەی زۆر باشە ماسکیش بەکارنانیتن تۆ قەناعەتی پێ نییە یەک دوو دەبی لێزانین هەبی لێزانی هەنی بزانی ئەو ماسکە چۆن بەکاردێنی ینی چ دەگواستەوە چۆن دەیگیری کە ئەوەش بە سوپاسەوە ینی بابن لە فەرمانگەی تەندروستی هەولێر روش شارەکانی دی چەندین ڤیددیۆ هەیە بابرن پیشان دەداتن ئەوە دەستیان خۆش بن سێمین ئەو لایانی مادیە بەڵام دیسان لایانی مادێکەکەەوە دوێنێ باسم کرد ئەگەر بێت و لێکدانەوە چی لە بۆ بکەی قازانستە ئەگەر هیچ پێ ناکرێ ئەمە لێرە شەڕێکی گەورە هەیە نێوان لایانی ئابووری و لایانی تەندروستی ئەم گلەیە کەس ناکەم خەرک فەقیرە خەرک هەژارە کرێ پێ نادرێ حەزم لێ لە مۆزوعی گلەی بینە دەرەوە ئەمەش بەستا ئێمە قسانە بۆکەین بۆی خەڵکەکە ئەنی لە بە خاتری خۆی لە بە خاتری ئەمە بە هەژاری داسیونە بە شانازیەوە دەزانین معنای چیە نەبوونی بەڵام واللهی لە ماڵەوە بمینێەوە لە کەلاوەچی لە خانێکی قوڕی بابێن درۆپەی بک و نازانم چ بکە 100,000 باشترە لە خستەخانی ئەو یەک دووسێ شتەیە لەوانەیە تێچوەکەی کەمبی دەستشتن تێکی زۆر کەمە پێش ئەوی دەست لۆ چاو و لوت و دەمت بی تکایە بیشۆن ئەنی وا بزانام سابوون لە هەموو ماڵە چێ ئاوەکە شەیە ماسکیش ئەگە پێ ناکرێت دروستیکە لە ماڵەوە بە شێوە لە شێوەکانتان بە سپری بشتش تاقیمەکەی بەڵام ئەمە هەروە کوتم قەناعەتەکە ئەوترا ینی ئەو شتێک ترسناکەکە ئەوەیە یعنی ماسکی لۆ حکوومەت و لە ئەوەی سزا نەدرێ بەکاربیینی یعنی ماسکی لە بۆی بەکارنانیتنێتە خۆی بپارێزی دەبی ئەو قەناعەتە بگۆدرێ بەکار دێنێ سە 50 شتەکەت کە بەکارهێنا لە بۆ ئەوە خۆت بپارێزی وەلو ئەم چەند خاڵەکەم هەیە ئەوڕۆ کە خەبەری خۆشن ئەگەر مەجالەکە دەدەمێ چونکە لەسەر سوۆشیال میدیاش هەرمێ پرسیارەکان دقەتی سوۆشیال میدیا ینی ژمارەی ئەو کەسانەی بەڕاگەی منەوەی کە من دیتم ژمارە ئەو کەسانی کە ئەوڕۆ پابندی ڕێنمای تەندروستەکان بوون زیاتر لە دوێنێ ینی خەڵک زیاتر لە تەفاهم وەزعەکەی دەکات زیاتر تەفاهم وەزعەکەی دەکەوە هیوادارین لە ڕۆژانی داهاتوو زیاتریش بێتن کە ژمارەکە زیاتر بۆ ئەوجا کوالیتەکەشی یانی لە ڕووی تەندروستیەوە چۆن بەکاری وێنێتن ئەوەش بەدڵنیایی و زیاتر دەبێت کە جێگەی دەست خۆشە بەڕاستی خەڵک بەیانی بچێتە سەیران واللهی من لەگەڵ سەیران نیمە بەڕاستی پێ برم ئەوەی کە بەو شێوەیە هەیە عائیلەک مەسەن یەک عائیلە خۆی ئەگەر خانوویی هەیە لە شوێنێک دەتوانی بچێتە دەرێ ئەوە بەڕای مشتێکی ئاساییە دەچی لێون دەرێت لەماری خۆی دانیشی خانێکی لە شوێنێکی تایبەت هەیە دەچیتن ئەوە ئاساییە بەڵام خڕبوونەوەی چەند عائیلەیەک بێکەوە لە ماڵێکیان لە وەکو ئەوی سەیران بچیتن بەڕاستی لەگەڵ ئەوەی نیمە وەکو باسشمان کرد بێگومان لە یەک داوەتی ناخواردن بیتوان 52 کەس توش بوو لەبەر ئەوە
هەتا دەکرێت ئەو گربوون ئەو خڕبوونەوە خێزانیانی کە زڕور نینە کێک لەوانە سەیران و ناخواردن داوەتە بەڕاستی بان نەکرێتن زۆر زڕونەوەوانە لەو فترێت چەند پەیوەندێکم پێکرا دکتۆر مەزرعەکمان هەیە بچین گوتم بڕۆن بەس چێ لەگەرت دەگوت وڵا بەس بە خۆمانی یان بەس بەخۆت ئەو کەسانی کە لە ناو یەک خێزان لە دائیرەیە خێزانە چکەوە کێشێک نییە بەڵام سێ-چار خێزان پێکرا کۆ ببنەوە لە شوێنێک حتا ئەگە کراوەش بی ئەگەری گواستنەوەی نەخۆشەکە هەیە دەرێن لە شوێنی کراوە کەم دەبیتن بەس ئەگەری هەیە لێ وەڵام ئەمە ئەگەر تو لەگەڵ نیت بە ڕێژەیەکی زۆر بۆ چوونە دەرەوەی دەرەوە ینی نەگۆکەوەی بڵین باخچەیە دەترسێم ئێستا برێم لە گەنیمە برێن ئەو دکتۆرانە دکتۆر هەواڵە دکتۆر شێوانە دکتۆر هەستاوان هەر بە خۆیان معقدن حەزیان لە سەیرانی نییە مۆزوعەکە ئەوە نییە مۆزوعەکە وڵ ئەمش ئینسان ئەگە وەختم هەبێ حەزم لە سەیرانیە بەس دووشتی بەراورد دەکەم یانی توش بوون ئەجە بڕۆ خەستەخانەی و مەشاکلی عیلاجی و مەشاکلی کەرنتینی و ماڵەوە ئەوەی خۆم لە ماڵە بم خۆی جیاوازیەک هەیە بە نیسبەت ئەوەی کە ئاماژەت پێکرد لەوانێ زۆربەی زۆری پزیشکان و حاڵی ئێمە کە تۆ سپێنی هەینیشە مەجبوری بچیتە دەوام ئێمەش دوایش هەربێت تۆ لەگەڵ ئێمە ئامادەکاری بۆ ئەڵلقەی سپێنی بکە ینی ئێمە لەوانەیە تیزاماتمان لە بۆ پشوەکان بە شێوەیەکی تر بێ و ئێمە بە وەختی ئیسراحەتێکی تام و ئەوانە بکەین بەڵام چوونە سەفرەت چوونە سەیران یعنی دەرچەیەکە بۆ خۆشی کە بەداخۆستا لەگەڵ ئەو هەواڵان و لەگەڵ ئەو زڕوفە خەڵکێک لەوانە پێویستی پێ بدەرچێ بەڵام وەکوتت بە تەنیا دەرچی لێکدی جیاواز بنەوە خێزانەکان دوور بن بەس نازانم ینی پاشان بە 5 سعاتی دەگاتەوە ماڵ ینی ئەوە شەرخۆ کێشەی هاتوچۆ ئەوانەش باوەڕکە بە بڕۆی منیانی ئەوە سێمێن نەچی زۆر باشتر چکە ئەو نەخۆشانی کە ئێستا دامین نەخۆشانە بەشێکیان لەبەر کۆبنەوەی خێزانی لە کۆتایەکانی ماژ ڕەمەزان و لە ڕۆژانی جەژن لە یەکتریان گرتیەوە کەسی نێزیکن لە یەکدری بەڵام باوەڕکە گلەی لە لای من وەدەڵێ بەڵام لەوانێ لەکەنی بەوی نەڵێتن گرەی دەکات درێخەتاوی ئەو نەبووە ئەم توش نەدەبوو هەندێک عاجبوونش کردتە نێوانی ئەوزانم شتێکی ئاساییشە لە سروشتی مرۆڤ طبعا تو هەموو خزمەکانی خۆت خۆشێ بەس خۆت خۆشتر دەوێت لە کاکتۆر بە هەموو کۆتایی بەو گلەیەی بینین ینی شەرم مەکە با خزم گلەی لێ بکەلۆ نهاتە تازیەم با ئەو کەدی گلەی لێ بکەلۆ نەتێژ بێمە ماڵتان یان لۆ نەهاتم ماڵم ئەوە باشترە ئەو گلەیە زۆر سوکتر و باشترە لەوەی خۆت ببینیەوە لە خەستەخانە کەسێک لە نەتیجەی تۆ گیان لە دەست بدە کاتمان زۆر کەمماوە چی خەبەرە کاکتۆر وەڵا ئەمن چەند لەناو ئەوەندە هەواڵە ناخۆشی حەزم نییە سەشت ینی خۆشیش باسکەین یەکەم حەز دەکەم ینی دەستخۆشی لە برای بەڕێز پارێزگاری هەولێر بکەم کەوا ئەوڕۆ دیتم ینی دەستیان پێکردیە بە دابەشکردنی نزیکەی 150,000 ماسک لە کەس نەزان وابزانم دەستیان پێکرد بەڕاستی ئەمە دوێنێ باسمان کرد هەموو شتێک حەلی هەیە جە نازانم لەگە ئەوەی مەبوو هەر بەخۆی ئێستا ئەوە زۆر زۆر باشە با زیادیش بکرێتن ئەم دەنم با زیاد کرد ئەو کەسانی کە توانای دارایی باشیان هەیە با ماسک بکرێن بە خۆڕایی دابشکەن ئەوە یەک وەبی کەلتوری ینی بەکارهێنانی دەستچێش و ماسک زیاد کاتن دووەم وەکو کاکتۆر ئاماژە پێدا ئەوەی ئەوڕۆ ئەم لە بەیانیەوە تا مەغریب بابرێن تێبینیم کرد ڕێژەکە زیاترە ئەوە ئەمە دەبی هاندان بیان دڵخۆشکەر بوو کە ڕێژەکە کێربەکەی بەرەو زیاد بوون دەچی ینی کە لە جادە دەمانبینی زیاتر ئەنۆم هەست پێ کردیە و هەستیشم پێکرد خەڵک زیاتر دەترسێ خۆم لەگەر ئەوەی نیمە بترسێ ئەم بەس باش ینی بەس گەیشتن ئەو قۆناغی با بترسێن ئەو ماوەیەی و زیاتر پابند بن سوشال میدیا ئەخباری چی بوو وردی ئەم زۆر بەڕاستی یەک داوا لەو خەڵکە خۆشەویستەی دەکەم کە هەموو خزم و کەس و کار و هاوڕێی منە لە وڵاتی پێکەوە دەژین تکایە بەسە کە هەواڵی مردنی یەکەچدا دەنێن بە ئیمۆجی پێکەنین و وشتەکە ناشیرنی شایانی بابرێن بە فشەکردن و بەو گاڵتە جاری و بەو کۆمنتانە تکایە ڕاگرن ئەو کەسێکە مرد کاکە بە کۆڕۆنی نەمردیە خۆی مرد خەڵک هەڵی کردو دڵێ ئەو کۆمنتانە زیاتر ئێمەیان ئێشان بەڕاستی ینی ئەوەی ڕاگرن ئەو یەک دوو بەس ئەوەی کە تێبینیم کرد هەمویان بابرێن وشەی فشە و وشەی گاڵتەی بە کۆڕۆنا زۆر کەم بووە ئەوە زۆر گرنگە و لێرەش ینی کە برێن ئەوە دەستخۆشی لەبی لە هەموو لایەک بکەن کە بەشدار بووینە لەو شتەی ئەوە کەم بوویتەوە ئەگە مەجای شەبیتن ینی دیسان ئەم دوێنێ شتێکم باس کرد ئەوڕۆ دووبارەی کەمەوە لەوانە بە شێوەچکە تکایە بە هەمومان بە حکوومەتەوە بە هاوڵاتیەوە ینی هەموو سامانەکانمان بە نرخون و بەهای بەرزن لەو کاتێ ئێستا باز دەکەین چۆن لە شەڕی داعش پێشبەرگە لە ینی سەنگەری پێشەوە بوو
ئێستا دکتۆرەکان کارمەندایان تەندروستی هەموو ئەوانێک کە لە تاقیگە و لە شوێنەکان ئیش دەکەن لە پێشەوەە داواکارم لە بەڕێزان لە حکوومەت لە هەموو لایەکی پشتگیریەکی تەواوی ئەوان بکەن یعنی بە هەموو لایەنەکەەوە چکە ئەوان لە ڕێزی پێش ئەوان تاویز ناکەن دوێنش باسم کرد کاکتۆ بە چەند ساڵی بووە پسپۆر بە چەند ساڵی بووە پسپۆر ساڵم لەو ڕۆژی کە چی بۆ قوتابخان چەندی بیست ینی ئەوگەرێکی دێتۆ زۆر زۆر بەنرخن ئەو هیومن ریسۆرسز سەرچاوی مرۆیی زۆر گرنگە گرنگی پێ بدرێتن چکە ئەوانە شایانی زیاترن تۆ گەر شتێکت مابێت لەسەر ئەوە وەڵام بەس لە بۆ هاوڵاتیانی خۆشەویست بەڕاستی ینی شەڕەکە ئێستاوە دەستی پێکردە زۆر بە باشی هاتین لەسەر تاکەەوە بەڵام ئێستا خەریکە تۆزە شت دەبێتەوە هیوادارم تۆزە سنگەرەکانمان شکاون ینی دەبێت بە دڵنیایی بەو شێوە باشی کە هاتین هیوادارم بەردەوام بین بۆی لە کۆتاییدا هەمومان سەرکەوتنەکە ڕابگەێنین و دڵنیاشمە سەرکەوت دەبین بە معنی هەموو خۆپارێزەکەمان بۆ ئەوەیە تاوەکو چارەسەرێک یاخود ڤاکسینێک پێکوتێک دەدۆزرێتەوە بۆ ئەوی هەموو بە سەلامەتیدا دەربچین. منیش بۆ هەواڵەی کە دەڵێ بۆریس جۆنسن سەرۆک وەزیرانی بریتانیا ئاشکرای کرد بە فەرمی ڕاگەیان کە لوتکەیەکی جیهانی بۆ ڤاکسین دروستکردن ڕاگەیانە و بڕیارە زیاتر لە 50 وڵاتیە بەشداری بن. ئامانجەکەشی چییە؟ دروستکردنی هاوپەیمانەتێکی نێودەوڵەتیە بۆی بتوانن پێکەوە هەم پارەی بۆکەنەوە هەم قووەتە زانستیەکان هەموو پێکەوە بگەنە ئەوەی کە بتوانن ڤاکسینێک دروستکەن بۆ ئەوەی کۆڕۆنا کۆنتترۆلکەن کەواتە ئەمە شتێکی جیهانیە هەموو دایانەوە کۆنتترۆلیکەن هەموو زەرریان بەرکەوتووە هەمووی چەندین کۆمپانیا ئیفلاسی کردووە و دەیانێت ئەو ڤاکسینەی کە دروست دەکرێت بگاتە دەستی هەموو کەسێک لە گۆی زەوی حتەنانەت بە وڵاتە هەژارەکانیشەوە هەموو لایەکتان تەندروست بن و دوور بن لە کۆرۆنا هیوادارین بتوانین بە زووترین کات ئەو خەبەرە خۆشە بڵاوکەینەوە کە بڵین ڤاکسین دروستکرا هەوڵەکان جێبەجێکرا هەموو لایەکتان هەر تەندروست.